هزاران صلوات لسر أو پیغمبر صلى الله عليه وسلم. وشوين ومكانك يأتي بناوي خواي بخشنده ومهربان أو روبش بخواي پروردگار دمانويت بچينا أشكوتي حراء. هزاران صلوات لسر پیغمبر صلى الله عليه وسلم أو روك سيد الحجيو نوي ششي 2024 لەگەڵ ئەو حاجی بەڕێزانە هاتینە ئەشکەوتی حیڕا ئەو شوێنەی کە پێغەمبەر صلی الله عليه وسلم بۆ زیکری و یادی خوای پەروەردگار و بۆ بەرکردنەوە لە دروستکراوەکانی خوای پەروەردگارش دەهات خەڵوەتی لەو ئەشکەوتەیەدا دەکەێت کە ئەشکەوتی حیڕای پێ دەڵێن. دەمایەوە چەند ڕۆژێک لەو ئەشکەوتەیە تاوەکو ڕۆژێکیان جوبرائیل دێت لێرە قورئان دێنێت بۆ سەردەڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم یەکەمین ئاەت نازڵ دەبێت بۆ سەردەڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە جوبرائیل هات باوەشی کرد بە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی بخوێنە. پێغەمبەر فەرمووی خوێندەوار نیم. دووەم جار فەرمووی بخوێنە. سێم جار باوەشی کرد بە پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی اقرأ باسم ربك الذي خلق. اقرأ باسم ربك الذي خلق. بخوێنە بەناوی ئەو پەروەردگارەی کە تۆی دروست کردووە و هەموو بوونەوەری دروست کردووە. ئەو ئاەتە دادەبەزێت لێرە و لەو مەکانەیەدا بۆ سەر پێغەمبەر صلی الله عليه وسلم. ڕێزان ئەوە شوێن و مەکانی پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم. ئەشکەوتی حیڕا پێغەمبەر صلی الله عليه وسلم لێرە ماوەتەوە و لێرە چەندین ڕۆژ و شەوان هاتووە ماوەتەوە. ئەوە شوێن و مەکانی پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم. اللهم صل على محمد وعلى آل محمد. اللهم صل على محمد وعلى آل محمد صلى الله عليه وسلم. هزاران صلوات لسر أو پیغمبر صلى الله عليه وسلم. وشوين ومكانك يأتي لرضا ماوته پیغمبر صلى الله عليه وسلم. أوروهاتنا وشوين أيك پیغمبر صلى الله عليه وسلم تيدابوا كي كم آيات تيدادا وزي وإقرأ باسم ربك الذي خلق. وشوين ومكان ده دابزي وتسردلي پیغمبر صلى الله عليه وسلم. هزاران صلوات لسر أو پیغمبر بيت صلى الله عليه وسلم. پیغمبر صلى الله عليه وسلم كهاتو تيرا يكيك لحكمتكاني بيدسي أو ببيت كليرا بسر همو مكي دارواني وتماشاي همو مكي كردوا تماشاي كعبي كردوا وزورترين شويني ليو ديار بيري لا دروس كراوكاني خواي پروردگار كردوتوا أو أشكوتك أشكوتي حرايا شوێن و مەکانی پێغەمبەر بووە صلی الله عليه وسلم کە زۆر جار ڕەمەزانان دەهات چەند ڕۆژێک لێرە دەمایەوە بیری لە دروستکراوەکانی خی گەورە دەکردەوە و بیری لە عەزەمەت و گەورەی خی گەورە دەکردەوە. ئێمەش ئەوڕۆ وەکو یادگاریەک وەکو خۆشەویستیەک بۆ شوێنەواری ئەو پێغەمبەرە صلی الله عليه وسلم لەگەڵ ئەو حاجیانە هاتینە ئێرە بۆ ئەوەی مەکان و شوێنی پێغەمبەر ببینین مەکانی وەحی ببینین ناڵین وەکو سونەتێک هاتوین بەڵام وەکو خۆشەویستیەک بۆ پێغەمبەر هاتوین صلی الله عليه وسلم بۆ ئەوەی شوێنەوار و یادگاری ئەو پێغەمبەرە ببینین صلی الله عليه وسلم. بەڕاستی ئینسان کە لێرە بیر دەکاتەوە تەماشای ئەو هەموو کەون و کائینات و بوونەوە و دەشت و دۆڵ و چیا و شاخە دەکات عەزەمەت و گەورەی خوای گەورەی بۆ دەردەکەوێت و دەزانێت کە خوای پەروەردگار ئەو هەموو بوونەوەرەی دروست کردووە هەر ئەو شیاوی ئەوەیە کە ئینسان ڕوو لەو خوایە بکا و ئەو خوای پەروەردگارە بتاكو تنهاي بپرستد. هزاران صلوات لسر أو پیغمبر صلى الله عليه وسلم خواهي قورا وحزمان لقبولك بأمتي أو پیغمبرش حساب من كان صلى الله عليه وسلم. آمين. وصلى الله على محمد وعلى آله وصحبه أجمعين.